خێزانێک هەیە خانووی خۆیان هەیە ئەلحەمدولیلا سارێکی تا بڵین باشیشیان هەیە مەزدەری ئیشیشیان هەیە بەڵام ئەم خێزانە بڵین ڕزقیان کەمە و قەرزاریشن ئایا ئەم خێزانە زەکاتیان پێ ئەشێ؟ سیاری چیان هەیە؟ کتێنێکی جاری وەڵاهی بڵم سارێکی بەسیتە بەزیترەوەیە بڵین باشە بڵین هاتوچۆیەتان پێ بکەن خانۆکەش کە بۆیان کراوە بڵین پاری زەکات بۆیان کراوە بەڵێ بەزیتر نازین لەمە دو ئەم خێزانە زەکاتیان پێ ئەشەیان نە مەزدەری ئەیشیان چییە؟ باوکەکەیان بڵین دوکانێکی هەیە کرێە ئەشیای ئافرۆشی ئەشیای ئاوڕۆشتە کوڕێکیشیان هەیە مۆزەفە لەخوا بەسێ پێ بەڵێ منیش ئەمەوت پیان ناشێ بەزتم با تەکیید بکەینەوە بزانین ئەم عایلێ بەزەوەی ڕزقیان زۆر کەمە مامۆستا ئەنجا قەرزاریشن لەسەر ئەو خانۆ بڵین هەنێ قەرز هەبووە بێ قەرزاریەکانیان بۆ بدرێتەوە دروستە قەرزانیەکانیان بە پاری زەکات بۆ بدرێتەوە دروستە یەکیشت ئەمما تۆ خەڵک فێری زەکات خواردن کەی زۆر مشکیلەیە زۆر مشکیلەیە باشە ئێستا بۆنە لەگەڵ ڕێزمە هەندێک ئافرەت هەیە مناڵی هەتیوی بەسەرەوەیە ئەم ئافرەتە پاری خەوتوی هەیە بەڵکو یعنی دووسێ دەفتەری داوەتە خەڵک کردوتێ ئیشەوە بەڵام هەر پارەی زەکات وەرەگرێ یان لە کوردەواریە ئەڵێ ئەگەر بێوەژن کۆڵەکەی ماڵەکەی لە ئاڵتون بێ هەر زەکاتی پێشێوان نییە ئەسڵ و ئەساسی نییە یعنی ئەو ئافرەتە 100 جار بێوەژن بێت ئەو هەتیوە 100 جار هەتیو بێ یعنی مەبەستمەوە یعنی چەندە هەتیو بێ چەندە بێوەژن بێ ئەم کەسە مادام دەوڵەمەنە زەکاتی پێ ناشێت خەڵک وازانێم هەموو هەتیە زەکاتی پێشێت هەتی وایە باوکی سەرمایه‌دار بووە زەکاتە دێتی کێ ڕاستە بۆیە للفقەڕا بۆ کەسانی کەوا فەقیرن ئیتر بێوەژنە مناڵە هەر کەسێکە مادام موسڵمانە و فەقیرە و مسکینە وەلغاریمینە و ئەوانی کەوا قەرزارن لەسەر چی قەرزارن لەسەر پاری خانوو قەرزارن یا هەر قەرزێکە قەرزی کردووە بۆ نەشتەرگەریە کردوەتی بۆ دەرمان کردوەتی بۆ ئەمانە هەمووی دروستە ئینشاءالله زەکات بدرێ بەڵام زەکاتەکە بکرێتە شوێنی قەرزەکەی پێ بدرێتەوە نەک کابرا زەکاتەکەی بیتە پارەکە هەڵگرێ یا بیخوا و قەرزەکەشی هەر لەسەر بمێنێتەوە بۆی ساڵێکی تر بەناو هەمان مەوزوعەوە زەکات لە خەڵک بخوات چکە ئەو شتە زۆرە ئێستا بۆیە باشتر وایە ئەو کەسەی وا قەرزی لێ کردووە مباشر بڕۆی بڵێ ئەوە قەرزی فڵان کەسم بۆ هێناوەتەوە لە ڕێگەی خۆیەوە خوای گەورە پاداشە باتەوە تەواو 20 ڕەدەورە قەرز لای ئەو کەسە نەماوە ئاوا باشترە لە هەموو ڕێگەکان باشترە